بەناوی خوا بەڕێزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە خەرجی نەوتی هەرێمی کوردستانەکەین لە یاسای سێ ساڵەی بودجەی عێراقدا. بێگومان لە ساڵی 23 24 25دا حکوومەتی عێراق بودجەیەکی سێ ساڵی لە پەرلەمان پەسەند کرد. لەم بودجەدا ناکۆکی لە نێوان خەرجی بەرەمێنان و گواستنەوەی نەوت لە نێوان هەرێم و بەغدا بوو. بەم شێوازەی کە ئێستا باسیەکەین. لە هەرێمی کوردستان لە ساڵی 2023 و 2024 بەرەمێنانی نەوت حکوومەتی هەرێمی وت من بۆ بەرەمێنان 24 دلارم پێویستە بۆ هەر بەرمیلێک، بۆ گواستنەوەش لە ڕێی بۆریەوە بۆ هەر بەرمیلێک 8 دلارم پێویستە، کەواتە چەنەکە 32 دلار بۆ هەر بەرمیلێک نەوت بە بەرەمێنان و بە گواستنەوە. بەڵام لە یاسای بودجەی عێراقدا بۆ 3 ساڵ کە پەسەند کراوە تەنها حکوومەتی عێراق 6 دلاری دانابوو بۆ بەرەمێنان و گواستنەوەی نەوت، چونکە لە عێراق بۆریەکە بۆری حکوومەتە نەکی کۆمپانیا کری گواستنەوە نادا و بەرەمێنانی نەوتیش تەنها 6 دلاری پێویستە. حکوومەتی هەرێم و عێراق لەسەر ئەمە ناکۆکیان هەبوو، ڕێک نەکەوتن. بۆیە کاتێک نەوت وەستا حکوومەتی هەرێم نەوتی بە قاچاق فرۆشت، هەم لە نێوخۆ بە پاڵاوگەکان هەم بە تەنکر بۆ دەرەوە و ڕێک نەکەوتن. ئێستا بڕیارە ڕۆژی یەکشەممە 2 شوبات لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمواری ئەم بڕگەیە بکرێتەوە، مادە 12 2 بڕگەی جیم بکرێتەوە کە ئەو 6 دلاری پێشوو باسمان کرد. حکوومەتی عێراق بڕیاری داوە خەرجی هەر بەرمیلێک نەوتی هەرێمی کوردستان بۆ بەرەمهێنان و گواستنەوە بکاتە 16 دلار. هەروەها بابەتێکی تر هەیە لەو با بڵێن هەموارە ئەوژەوەیە کە لە ماوەی 6 ڕۆژدا واتە لە ماوەی 2 مانگە کۆمپانیایەکی نێودەوڵەتی خەمڵاندنێکی ڕاستەقینە دەکات بۆ ئەم خەرجیە. ئایا ئەم خەرجی پێویستە زیادە یان کەمە؟ ئیتر ئەو کاتە ئەم کۆمپانیا نێودەوڵەتیە ئەم بابەتە لە دوای 6 ڕۆژ ئەبڕێنێتەوە. داهاتی نەوتی هەرێم لە ڕێی سۆمەوە. ئەگەر ئێمە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمەوە بڕوات و بفرۆشرێت، داهاتەکەی چۆنە کە لە حکوومەتی هەرێم بۆ داهاتەکەی چۆنە؟ بێگومان هەمومان نەزانین کە لە یاسای بودجەی عێراقدا لەسەر هەرێمی کوردستان پێویست کراوە مانگانە ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادستی کۆمپانیای سۆمۆ بکات. لە ئێستا باوەکو خەمڵاندن وای دابنین ئەگەر تەنها 320,000 بەرمیل ڕادستی سۆمۆ بکات لە مەرحەلەی یەکەمە، لە بودجەشە هەر بەرمیلێک نەوت بە 70 دلار خەمڵاندنی بۆ کراوە. ئەم 320 زەربی 70 دلاری بکە ئەکاتە 22 ملیۆن و 400,000 دلار داهاتی نەوتی ڕۆژانەی هەرێمی کوردستانە. ئەگەر ئەمە بکەین بە داهاتی مانگانە زەربی 30 ڕۆژی بکەین ئەکاتە 672 ملیۆن دلار بۆ یەک مانگ، کە ئەمە بیکەینەوە بە دینار ئەکاتە نزیکەی 900 ملیار دینار لە مانگێکدا. بێگومان ئەم داهاتە داهاتێکی زۆرە و داهاتێکی باشە هەم بۆ خەزێنەی گشتی عێراق هەم بۆ هەرێمی کوردستان، چونکە حکوومەتی هەرێم کە خۆی نەوتی هەناردا کرد 1 دلاری دیار نییە و ناگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی، نەموچەی پێدرێت نە پرۆژەی پێ جێبەجێکرێت. ئەمە خەرجی نەوتی هەرێم بوو لە یاسای بودجەدا کە بڕیارە ڕۆژی یەکشەممە 2 شوبات هەموار بکرێت.